دەرهێنەری دە بەڵگە فیلمە و بەشداری کردووە لە چەندین فیستیڤاڵی جیهانی و ناوخۆیدا. زیاد لە 21 ساڵە لە بواری پرۆدەکشن و فیلمسازی و دەرهێناندا کاری کردووە. ئیشی کردووە لە 31 بەڵگە فیلمدا و لە چەندین کورتە فیلم و سازکردنی کلیپدا. کاری ڤیدۆیی بۆ سەدان بەرنامەی تەلەڤیزۆنی ساز کردووە، هەر لە بەرنامەی کۆمەڵایەتیەوە تا منداڵان و بەرنامەی ئەدەبی و ڕۆشنبیری و ئابووری. کاری ڤیدۆیی بۆ 40 فیستیڤاڵ و پرۆگرامی موزیکی ساز کردووە. ئەم کاتت باش ژێ کامل، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بەسەرکردنەوەی جەنابتان. زۆر سپاس دەکەم. هەڵبەت دەمەوێت بەوە دەست پێ بکەین. بینینی ئەو فیلمە دۆکەمنتاری تۆ سەبارەت بە کوردانی میسر بەڕاستی جێی سەرنجم بوو و زۆر چێژم لێ بینی بە حکمیەوەی کە زۆر کەم ئیشی دۆکەمنتاری کراوە لەسەر دەرەوەی کوردستان، لەسەر دەرەوەی ئەو شوێنەی کە نیشتەجێی کووردە. زۆر گرنگە لە وڵاتێکی دیکەوە بتوانی ئیشێکی دۆکەمنتاری و بەڵگەی بکەیت و ورد بچیتە ناو بابەتێکەوە کە یەکێکە لە خەمەکانی کورد کە چۆن ژیاون لە میسر هاوکات مێژویان لە میسر. پێم خۆشە بۆمان باسکەی ئەو ئیشە بەڵگەنامەیەت، ئەو فیلمە بەڵگەنامەیە کە تاوت کرد. من سەرەتا دەستخۆشی بۆ جەنابەت کاگاس و دەستخۆشی بۆ ئەو ستافە جوانە و دەستخۆشی بۆ هەموو بینەرانی ئەم کەناڵە جوانە. من ڕاستەکەی لە ساڵی 2018 بوو لە وڵاتی میسر کە لەوێ نیشتەجێ بووم، یان بۆ ماوەی چەند ساڵێک لەوێ نیشتەجێ بووم. بەرکەوتنێکی زۆرم هەبوو لەگەڵ ئەم کوردانە لە وڵاتی میسرە. بەس دواتر بیرم کردەوە کە ئایا ئەکرێت من ئەم کەسانی کە لەم وڵاتەیە نیشتەجێن لە ئەو کوردانی کە لە سەردەمانێکی پێشوو ڕابردووە چوونەتە ئەوێ و ئەو کوردانی کە لە ئێستایە بەرەو وڵاتی میسر ئەچنە ئەوێ و نیشتەجێ ئەبن لەوێ، ئایا لە ڕێگەی خوێندنی زانکۆوە بێت یاخود لە ڕێگەی ژیانی کار و پیشەی خۆیانەوە بێت. حەزم کرد کە ئەم ئیشانە هەمووی کۆکەمەوە بیکەمە فیلمێکی بەڵگەیی کە میلەتەکەمان کە میلەتی کووردە کە سوودی لێ ببین و کە بزانن کورد نەک بۆتە 4 پارچە، کورد بۆتە چەندین پارچەوە، یعنی لە هەر وڵاتێکە لەم جیهانەیە بگەڕێن کوردی تایە. من ڕاستەکەی کە دەستم کرد بەم ئیشە سەرەتا هەستان بە گەڕانی ئەو ناوچانی کە کوردی تیان نیشتەجێ بووم. کوردەکان زۆرترینی لەوێ لە ناوچەکانی باشووری میسر کە خۆیان بە سەعید بانگەکان یا ئەسوان کە شاری ئەسوانە، یاخود لە شمالی قاهیرە لە منتیقەی مانسوورە و هەروە بێت زەقازیق و ئەم منتیقانە کوردێکی زۆر نیشتەجێ. هەستام بە دروستکردنی ئەم فیلمە. ڕاستەکەی ئەم فیلمە من ناکرێت بڵم هەر خۆم تەنیا کەس بووم کە ئەم فیلمەم دروست کرد، بەڵکو هەنێ هاوڕێ و هەنێ کەسایەتی و هەنێ دۆست و ناسیاوی نزیک لەمنەوە هەستان یارمەتیان نام بە کۆکردنەوەی بەڵگەکان. من بەڵگەکانم کۆکڕۆ، بەڵام هەستان بە هەڵبژاردننی ئەم بەڵگانە. ئێمە کە توانیمان ئەم بەڵگانە بکەینە ئەوەی کە بکرێت بە فیلمێک، چۆن لە ڕێگەی کۆمەڵی کەسەوە چەند کەسێکەوە کە کتێبیان هەیە لەسەر مێژووی کورد، لەسەر یعنی مێژووی کورد لە ناو کوردستانە و هەروە لە دەروی کوردستانە، من توانیم ئەم کتێبانە بێنمەوە و سەرچاوانە سەر لە نوێ بە خوێندنەوە بێ و بە گەڕان بە دوایە بێ و بە ئەرشیفاتێکی زۆر بێ کۆم کردەوە. بڕیاری ئەوەمە کە فیلمێکی بەڵگەیی دروستکەم کە هەموو نەتەوەکەی من کە کووردە سوودی لێ وەرگرن، کە بزان چەندین ملیۆن کورد لە وڵاتەیە هەیە بەپێی سەرچاوە، یعنی ئەو سەرچاوانەی کە تا بەهەڵا نەچووم کە زۆر ڕاست نییە 4 ملیۆن بۆ 4 ملیۆن و 500 هزار کورد لە وڵاتی میسر نیشتەجێ. ئەم کوردانە لە سەردەمی فەراعینەکانەوە، لە سەردەمی ئەخناتونەوە،
لە ڕێی نفرتیتیەوە نفرتیتی کە ئەمیرەیەکی وڵاتی میتانیەکان بووە دەوڵەتی میتانیەکان بووە دەوڵەتی میتانیەکان کە سەرچاوی گرتووە لە منطقەی سووریا ئێستا و عێراق و هەروە بەشێکی تورکیا لەوێەوە لە ڕێی زەواجێکەوە چۆتە وڵاتی میسر کە بە وڵاتی میسری کۆن بەناوبانگ بووە لەوێ هاوسەرگیریەکی کردووە و چەندها هەزار کەنیسک و خزمەتکار لەگەڵیا هاتوونەتە ئەوێ ئەمە بەشێک بووە کە لەوەی کە کورد کۆچی کردو بەرەو وڵاتە پاشان لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیەوە لە 1950 سەلاحەدینی ئەیوبی کاتێک کە ئەوێت یعنی دەوڵەتی ئیسلامی لە ڕێی شیعەکان پاکاتەوە بیکاتە وڵاتێکی سونی هاتوۆتە ئەوەی کە شەڕی لەگەڵ فاتمەکانە کردو کە لەوێ نیشتەج بێ مجموعە کوردی زۆری لەگەڵا بوو کە لەوێ ماوەتەوە دواتر لە سەردەمی عوسمانیەکانە کە محەممەد علی پاشایە کە ما هەمووی یعنی میسرەکان زۆر شانازی بەم کەسایەتیەوەکەن بەڵام ئەم کەسایەتیە ئەسڵی کووردە محەممەد علی پاشا ئەسڵی کووردە ئەمەش میسرەکان ئەڵێن کە ئەم کەسایەتیانی کە وەکو نفرتیتی هەم سەلاحەدینی ئەیوبی هەم محەممەد علی پاشا مؤسسی دەوڵەتی میسری بوون ئەو میسری کە ئێستا میسر شانازی پێوە ئاکات ئەم مێژووە ئەمە سەرچاوە کۆنەکان پێم بۆمان باسەکەن ئەمە کە پێمان ئەڵێن ئەم کەسایەتیانە کە هاتوونەتە ئەم وڵاتە دەوڵەتی میسریان تەسیس کردووە بەڵێ بەدڵنیاییەوە کاکژێ هەڵبەت ئەمەوێت بچینە سەر ئەوەی کە کەم کەس هەیە کە ئیژەکە لەسەر بەڕاستی ئیشێکی دۆکمنتاری ئاوا ورد کە من سێری بەڕاستی فیلمەکەم کرد ئاوا ورد بە شێوازێکی ئەنترۆپۆلۆژیانە و کۆمەڵناسیانە و هاوکات کولتورناسیانە و گەڕانەوە بۆ مێژووی شارستانیت ئیشت لەسەر کردووە بەستنەوەی ڕابردوو بە ئێستاوە زۆر گرنگ بوو بەلامەوە چۆن توانیت ئەو مێژووە دوور و درێژە بەستیتەوە بە ئێستاوە و ئەو کەسایەتیانە باشانت دەستکەوێ کە قسە بکەن بۆ ئیشە دۆکمنتارێکت ڕاستەکەی من لەگەڵ دکتۆر مەحموود زاید کە کەسایەتێکی وڵاتی میسرە حەو کتێبی لە بارەی کورد و کوردستانەوە هەیە کە دکتۆرای لە جامیعەی ئەزهەر هەیە پەیوەندیم لەگەڵا کرد کە حەزم کرد ئەویش سەرچاوەکە چی بوو کتێبێکە بوو بە ناوی الأكراد في مصر قبل العصور ئەم کتێبە نووسەرەکەی دووری عونیە دووری عونی ئافرەتێکی کورد بووە کچی محەممەد عونی نووسەرێکی کورد بووە لە هەولێرەوە هاتوۆتە ناو میسر دووری عونی ئەم کتێبەی نووسی بوو بە هاوکاری دکتۆر مەحموود زاید ئەم کتێبە من خوێنمەوە کە خوێنمەوە لەگەڵ یا قسەم کردوتم ئایا ئەم سەرچاوانە ڕاستەوتی بەبڵگەوە هەمی ڕاستە بۆیە من بڕیارممە کە ئەم فلیمە لێت دروستکەم ئەم فلیمە کە هاتم مێژووی دێرین و لەگەڵ ئێستامانە پێکەوە بەسمەوە بە حکمەوەی کە ئەم شتانە بەردەوام هەیە ئەم کوردانە وجودیان تا ئێستا ماوە لە وڵاتی میسر یعنی کوردایەتی لەوێ کۆتایی پێ نەهاتووە تەنانەت من ئەو کەسانی کە قسەشم لەگەڵا کردوون کە چوومەتە ئەو منتیقانەی کە لەگەڵی شاناداریش نیشتوم و قسەم کردووە هەمووی ناسنامی خۆی بە کورد ئەزانێ بەڵام ئەوەیە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی کۆمەڵی عادات و تەقالیدی خۆیانەوە بەستویانەتەوە بە وڵاتی میسرەوە بە حکمەوەی کە ئەم کەسانن باو باپیرانیان نازان لە کوێی کوردستانەوە هاتوۆتە ئەم وڵاتە نیشتەجێ بووە لەبەرەوەی لە سەردەمانێکی زۆر هاتوونەتە ئەوێ ناشتوان یعنی زۆر کەسێکیان حەزەکەن یعنی بۆ نمونە من لەگەڵ دەرهێنەری گەورەی کورد هەم میسریش علی بەدرخان قسەم کرد وتی من تەمەناکەم بگەڕێمەوە وڵاتەکەم بەڵام داخەوە کە ئەوەی کە من ئێستا هیچ خاکێکم نییە ینی بگەڕێمەوە لە چۆ دانیشم ئەمە ینی ئەمە کەسایەتیەک بوو لە چاو ملیۆنەها کەس کە هەمان معاناتیان هەیە کە حەز ئەکەن بگەڕێنەوە وڵاتەکە و خاکەکەی خۆیان باپیرانیان بەڵام بەداخەوە ناتوان بێنەوە چی ئەساسێکی وڵاتەکەی خۆیان لە کوێ بووە و لە چۆ هاتوون نایدۆزنەوە ئەمە
کاکژێ یەکشت بەلامەوە زۆر جوان بوو هەڵبەت بەر لە بەرنمەکە یەک دوو ڕۆژ بەر لە بەرنمەکە باسی وت کرد کە جەژنی نەورۆزیش لەوێ سازەکەن کوردەکان لە بۆنە ئەو بۆنانەی کە پەیوەندی بە کوردەوە بە تایبەتی کە ئاهەنگێکی گەورەی سەری ساڵی کوردیە جەژنی نەورۆز لەوێ ئاهەنگە گێڕن. بەڵێ بەڵێ لە ساڵ 2010 بوو لە ناوچەی زەقازیق لەوێ ساڵانە کوردەکان کۆبنەوە کوردەکانی باشووری میسر بێ باکووری میسر بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژئاوا بێ ئەو ناوچانی کە کوردی تیا دیێن لەوێ کۆبنەوە ئاهەنگێکەکەن تەنانەت بە ئاڵای کوردستان و هەنێکیان ئێستا جلوبەرگی کوردیش ئەپۆشن یعنی من ئەم شێوازانم بینی لەوێ یعنی بەجددی باوەڕکە سرم سۆرمە یعنی وتم من یعنی ئێمە زۆر لە هەستمان کردووە کە ئێمە لە دواوین بۆ کە ئێمە ئاگامان لەم برایانەمان نییە ئاگامان لەم کوردانە نییە کە لەم وڵاتە نیشتەجێن و هەمان دەستوری کوردەواری خۆیان جێبەجێکەن لە وڵاتێکە کە کیشوەرێک لە ئێمە دوورە کەوان لە کیشوەری ئەفریقان ئێمە لە کیشوەری ئاسیایان کیشوەرێک لێمان دوورە و بەڵام ئەوان هەتا ئێستاش ئەمانە جێبەجێ ئەەکەن ینی ئاهەنگی نەورۆز ئەکەنەوە بەڵام دوور لە ئاگری نەورۆز بەڵام یادی نەورۆز ئەکەنەوە زۆر بە شێوازێکی جوان و بە شێوازە کوردەوارێکی خۆمان بەڕێوەی ئەڵەن. بەڵێ هەڵبەت کاکژێ ئەمەوێ بەدەر لەم فیلمە بەڵگەیت کە تەواوت کردووە و ئیشێکی جوانە بە حەقەت بە دەفلیمی بەڵگەیت ئیش لە دەفلی بەڵگەیشتا کردووە ئەم ئیشە دۆکۆمنتاریانە بەڕاستی گرنگە بەلامانەوە لە چەندین فیستیڤاڵی هەم جیهانی و هەم فیستیڤاڵی ناوخۆشە بەشداری کردو پێمان خۆشە کورتێک لەسەر ئەو فلیمانی کە بەشداری فیستیڤاڵەکانی کردو و هاوکات هەندێک لەو ئیشانەتمان بۆ باسکەی کە پێشتر کردوتە بە تایبەتی ئەو دە فلیمە بەڵگەیە. فیلمە بەڵگەیەکان وەکو یەکەم فیلمی بەڵگەی لە ساڵی 2010 بەرهەم هێناوە لە فیستیڤاڵ فیلمەکان زیاتر من چوومەتە مەجای مێژوویەوە وەکو بۆ نمونە سینەما لە شاری سلێمانی وەکو تیپی مۆسیقای سلێمانی هەروە بێتەوە وەکو سێ فیلمی بەڵگەیم هەیە بە زمانی عەرەبی کۆمەڵە فیلم هەیە بە زمانی کوردی و فیلمەکانیشم زیاتر بەشداری فیستیڤاڵەکانی ناوخۆ دەرەوە کە کراوە وەکو فیستیڤاڵی کەنەدا بەشداریم کردووە فیستیڤاڵی سلێمانی فیستیڤاڵی هەولێر فیستیڤاڵەکانی تریش بەشداریم کردووە و هەم بەداخەوە کە ساڵی 2020 من فیلمێکم بۆ دوو فیستیڤاڵی تر نرد یەکێکیان ئەندەنووسیا بوو ئەوەی تریان وڵاتی ئەردەن بوو بەڵام بە بۆنەی کۆرۆناوە هەموو ڕەوشەکە وەستا و هەموو فیستیڤاڵەکان تاجیل کرا ئەمەش هۆکارێک بوو کە نەمتوانی بەشداری ئەو دوو فیستیڤاڵەش بکەم بەڵام ئینشاڵڵا لە ئایندەدا من ئەمە ناوەسم و هەر بەردەوامیشە بم بەڵکو بتوانن لەم ساڵدا لە ساڵی 2022دا بتوانن بەشداری فیستیڤاڵەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپاشکەن. کاک ژێجان هەڵبەت ئەمەوێ بچینە سەر بابەتێکی گرنگکە تۆ بێجگە لە کاری فیلمسازی و بێجگەلەوەی کە ئیشی دۆکەمەنتاریت کردووە هاوکات چەندین ساڵە لە چەندین بەرنامەی تەلەڤیزۆنیا و ئیشی ڤیدیۆ و پرۆدەکشنت کردووە و لە چەندین بەرنامەی ناوازەی کۆمەڵایەتی و هەم ئەدەبی و هەم مناڵان و هەم ڕۆشنبیری و بواری ئابووریشە دەستی دیارت هەبووە لە زۆرێک لەو تەلەڤیزۆنانەیە کە کارت کردووە یان وەکو کاری ئازادی ڕۆژنامەگەریش کارت کردو پێمان خۆشە شتێکمان بۆ باسکەی بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. من وەکو کاری من زیاتر بە مۆنتێر ناسراوم وەک لەوەی دەرهێنەر بێ دەرهێنەری و حەز و خولیایەکی خۆم زیاتر ئیشم تیا کردووە وەکو کاری مۆنتاج ینی کە لە هەموو بوارەکانی مۆنتاجە چی لە تەلەڤیزیۆنی چی لە سینەمایە بەشداریم کردو و لەگەڵ وەکو کاری مۆنتاج لەگەڵ زۆر دەرهێنەرەکانی ناو دەرەوەی وڵات کارم کردووە هەروەها بێتەوە لە هەموو پرۆگرامی سیاسی بێ ڕۆشنبیری بێ توانیمە جێدەستێکی ئەگەر بچووکی خۆشم بێت هەم بێت لەو کارەیە لە ناو ڕاگەیاندنەکانی کوردستانە و هەم لە ڕاگەیاندنەکانی دەریشەوە کارم کردووە
بە شانازی وڵم کە من توانیمە لەمەوەی ئەم چەند ساڵەدا خزمەتێکی باش بە خۆم و بە بینەر بکەم حەزم کردووە هەمیشە ئەو شتانی کە بینەر تامزرێتی کە لە ناو ڕاگەنەکانە حەزیان بە ئەو شێوازەیە بەو ستایلەیە توانیمە بەرەو پێشچوونێکی خۆم بگونجێنم لەگەڵ کاری ڕاگەنە. بەڵێ هەڵبەت دەزڕەنجینی و جوانبینی تۆ بەڕاستی جێی شانازی بووە لە زۆربەی بەرنامەکانە کاکژێ. ئەمە دوامین پرسیار سەبارەت بەوەی کە بەرنامەی داهاتوت یان فیلمی بەڵگەی داهاتوت یان ئیشی دەرهێنانی داهاتوت لەم ماوەیە بیر لە چیەکەیتەوە خەیاڵت بۆ شۆڕوە؟ فیلمێکم لە بەردەستە ڕاستیەکەی ئێستا بەس بە حکمێەوەی کە وەزعەکە تۆزە لەبار نییە لە ڕووی هەم سیاسی و هەم لە ڕووی ئابوووریەوە فیلمێکە باس لە لانی ئافرەت ئەکات. ئەم فیلمێکی بەڵگەییە فیلمێکە کە پێشتر دەستی بۆ نەبراوە ینی لە وڵاتی ئێمەیە کە کاری لەسەر نەکراوە. ئەمەش فیلمێکە کە وەکو من دیکۆدرامای کەم نەک تەنانەت هەر فیلمێکی بەڵگەیی بێت دیکۆدرامایە کە ینی فترێکی زۆرە خۆ ئامادەکردنم هەیە بۆی و بە هیوام بەم نزیکانە بگەمە ئەوەی کە بەرهەمی بێنم بگەێنمە بەردەم بینەریش. زۆر سپاس کاکژێ کامل بۆ کاتێ پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنجی ئەمریکا. زۆر سپاس بۆ جەنابیشتان.